بۆچی لە بەشی کارگێڕی و ژمێریاری بخوێنم. کاری هیچ دامەزراوەیەک و پرۆژەیەک بە بێبوونی کارگێڕی کار و ژمێریاری ئەنجام نادرێت. بە ئامانزگەیشتنیش لە کاری هەر پرۆژە و دامەزراوەیەکدا پەیوەستە بە چۆنیەتی بەڕێوەبردننی ئەو دامەزراوە. بەڕێوەبەری سەرکەوتوو ئەو کەسەیە کە توانە و شارەزایی تەواوی هەبێت لە زانستی کارگێڕی کار و ژمێریاری بۆ ئەوەی بتوانێت ئەو شوێنە کاری تێدا دەکات لە ڕووی کارگەڕەوە بەرەو پێشەوەی ببات کە ئەمەش تەنها بە کەسانی پسپۆڕی کارگێڕی کار و ژمێریاری دەکرێت. بەشی کارگێڕ و ژمێریاری ئاشناتان دەکات بە شێوازی مامەڵەکردنت لەگەڵ کارمەندان و سەردانیکاران بە هەمبەستی بەرەو پێشبردننی کار و بزنسەکەت کە ئەمەش یەکێکە لە پرەنسیپەکانی هەموو کار و بزنسێکی سەرکەوتوو لە هەر کات و شوێنێکدا. بە ئەزموونێکی فێرکاری و ئازبەرزەوە پەیمانگای فام ئەو زانستانە پێشکەش بە فێرخواز دەکات کە بنەماکانی کارگێڕ و ژمێریاری دەگرێتەوە لە بابەتی بنەڕەتیەوە بۆ بابەتی پێشکەوتوو. لە پەیمانگای فام بە ڕێگەی ڕایەنانی تیۆری و پراکتیکی دەتوانیت تێگەیشتنی کردەی لە بنەماکانی کارگێڕ و ژمێریاری بەدەست بهێنیت بە نوێترین تەکنەلۆژیای بەکارهێنراو لەو بوارەدا. ئەگەر تۆش خوازیاری درێژە بە خوێندن بدەیت لە بەشی کارگێڕ و ژمێریاری لە ئێستادا ناوتۆمارکردن لە پەیمانگای فام کراوەیە. فام هەڵبژاردەی ئەو کەسانەی بە باشترین نەبێت ڕازی نین.